ئێمە ئەمڕۆ لەبەرەوەی کە کەمترین میوانمان بێتە ستۆدیۆ کە بتوانن ئەوانش لە نێو ماڵەکانی خۆیانە بن بەڵام بە دڵخۆشیەوە سێ هونەرمەندی خۆشەویست کە لە وڵاتی ئێران و لە ڕووستانەوە هاتوون سەردانی هەرێمی کوردستان و شای سلێمانیا کردووە بە دڵخۆشی و ئەمڕۆ لای ئێمەن ئەزانین کە ئێوەش ئێستا لە نێو ماڵەکانی خۆتانە بە دیار تەلەڤیزۆنەوە دانیشتون وتانەوێت کاتەکانتان بەخۆشی بەڕێکن ئێمەش ئەمانوێت کاتەکانتان بۆ خۆشتر بکەین کە چەندین بەرهەمی جوانمان پێشکەش ئەکەن و لە هەمان کاتیشە باسێکی جیاوازی کەلتوری بکەین و باسێکی ئەو شێوازی گۆرانیدانە بکەین کە لە ناوچە جیاوازەکانی تریا هەیە من پێم خۆش بوو بە خێراتنی زۆر بەڕێز بابە عەلی بکەین وەکو گۆرانی بێژ و حەسەن سالم وەکو ژەنیاری کەمانچە ئەمیر نووری مورادی وەکو ژەنیاری تەنبوو کە بەڕێزیان هەرسێکیان لێرە ئامادە بەخێر بێن سپاس بۆ ئامادەبووتان زۆر بەخێر بێن منیەمە لای تۆ بابە عەلی من زۆر بە خێراتنی تۆکەم سپاس بۆ ئامادەبوونت سەلە و ئەرزی هۆرمەت دەکەم بۆ خدمەتی ئێوە و هاوکارانی عەزیزان البته من فریا کوردیم باش نییە نازانم کوردی باش قسە بکەم فقط یەوشم کە زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەو دوو ژەنیارە برای گەورای منن ئەمڕوو لە خزمەتتانیم چەند گورانی لوڕی و لەکی کە هۆویەتە باشداری و زندە موندن و مردمی کورد لوڕستانن و ئێمە و ئێوە گشتمان برایم و گشتمان زاگڕاست نشین بەدڵنیاییەوە هەمومان برای یەکترین وەموو کەس و کاری یەکترین سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێن دڵخۆش بین کە ئەمڕۆ لە لای ئێمە میوانە باشکەم ئەم ژانیارە کەمانچە کاکە هەسەنی ساڵم یادگاری سنەتلی ژەنیاری سازی کەمانچە لە لوورستانە ئەم باپیری نەوازەندەی زندیات کاکە هەسەنی زیرەک بوو باوگی ژەنیاری مامۆستای گەورەی خۆمان کارەزای سەقایی خۆشحاڵ ئەم ژەنیاری تۆمبەکە برای گەورای منە کاکە ئەمیری نورمرادی یەکی لە ژەنیارانە زۆربەرزی لوڕستانە بەخێر بێ بە گۆرانێک دەست پێ بکەین گۆرانێکمان پێشکەش بکەن یەکێک لە بەرهەمەکانت گۆرانیەکان پێشکەشمان بکەیت بابووان شەو لە خزمەتتان سپاس فەرموو
دوسیم من گرفتم عریبو بخالی ولومد یکی و پشی بخالی ولومد یکی و پشی امنه ببخشو و چالتش یکی و پشیم یکی ولومد وقت شیرازی شیرازی جانم اگه خود میام تا جاسید بانم اگه خود میام تا جاسید بانم سهوا باقی سیمی وداغا اتون البمیرم چشه چراغا مسی تو داغم تو سیکه داغی اممی و خرم تو سهوا باقی کشکل شیرازی کجا روی مر درد دلد تو سیما بوی مر درد دلد تو سیما دستان خوش به دەستان خۆش بێ دەن خۆش بابا عەلی پێمان خۆشە پێمان بڵێ یەکەم جار تێیت بۆ سلەیمانی یاخود جاریکە هاتی بۆ ئێرە من الان جارك 89 جارك من هاتم ابو سليماني باشە ما بحثم اوسم من فقط كارمان كار فرهنگي هنريه بله. ما بحثم كار هنريه كار فرهنگيه اما حالا باختیاری بگیر که لورن تابایده لورستانو بله تا لکو تا کالهرو تا سورانو تا گورانو تا بچودبان او چه روجهلات بو چه باشور بو کشتمان زاکرس نشینو کشتمان او فرهنگمان لیک ریشه لیک بنکوا افتخاری بی باشتاری من کردین او که امروز بتوانیم یک خدمتان بویمو
من خۆم کارێک بۆ من نییە من بچکترین عضوێ لە موسیقای لورستانم لورستان گۆرانی بیژ و ژانیارانی گەورە فرە گەورە دیری و ئەنشالله ئەوە نیشابان و زیارەت ئێوە بکەن و لە خزمەتان بوون و گۆرانی بیشن و ژەنیاری بکەن جا سەرکۆ بە خۆشحاڵیەوە لەوەی کە هەمیشە سلێمانی چێکۆکردنەوەی هەموو هونەرەکان بۆ بە جیاوازی لەوەی کە ئەم هونەرە لە چ شوێنێکە لەکوێ هەمیشە ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێژ میوانداریمان لە کۆمەڵە جیاوازەکانی هونەرمەندان کردووە لە هەر شوێنێک بوو بێت بە هەرچی زاراوەیەک بوو بێت لە کوردی ئەمە لێرە میوانداریمان لێ کردو بەرهەمەکانیان پێشکەشکردون وەکو خۆشت ئاماژت بکرد لەبەر کە ئەمڕۆ خانەوادەکان زۆربیان لە ماڵەوەن ئێمە هەڵمانداوە لەوەی کە پرۆگرامەکەمان جیاوازتر بێت پرۆگرامەکەمان پڕ بێت لە هونەری لەوەی کا بتوان ئێوەش لە ماڵەوە کاتێک کا سێری پرۆگرامی ڕۆژێکی نوێەکەن بتوانەوەی کا چێژ بەخش بێت و کاتێکی خۆش بەسەر بەرن لەگەڵ ئەوەی کە بابا علی ئاماژەی بۆە لە لوڕستان یاخود لە هەموو ناوچە جیاوازەکانی تر و لە هەموو کەلتور و دابوونەریتە جیاوازەکان هەمیشە کورسات زۆر گرنگی و سێری ئەم بابەتەی کردو یعنی ئێمە مەگەر بۆ چەند ساڵێکی ڕابردوو بگەڕێنەوە بەرنامێکی زۆر تایبەتی هونەرمەندی زۆر ئازیز و خۆشەویست هونەرمەند ناسر ڕەزازیمان هەبوو کە یەکێکە لەو هونەرمەندانەی کە چەند دەنگێکی خۆشی و چەند دەنگێکی ڕەسەنایەتی هەیە ئەمەنەش ئاگاداری مێژووە و ئاگاداری میوزیک و فۆلکلۆریک نەتەوە جیاوازەکانە بۆیە لە بەرنامەکەی ئەوە زۆرجار من ئەمەم بەبیر کەوتەوە کە چەندین میوانی لە لوڕستانەوە لە ناوچە جیاوازەکان و بانگەشت ئەکرد بۆی کە بتوانین ئێمەش شارەزاییمان هەبێت لە شێواز و کەلتور و دابوونەریت و وەشازی میوزیکی ئەوان کە چۆن بە چه شێوازێک ئەوان کارەکەن بابا علی ئێمە لە چەند ساڵی ڕابردووە هونەرمەند ناسر ڕەزازی بەرنامەیەکی زۆر تایبەتی هەبوو بۆ نەتەوە جیاوازەکان لەسەر لوڕستانیش چەندین گروپ و ئەو گۆرانی بێژانەی بانگەشت کرد تۆ ئێوە وەکو خۆتان چەند ئێمە شارەزاییمان هەبێت لە کەلتوری ئێوە لە میوزیکی ئێوە چەند شارەزاییتانەیە لە میوزیکی ناوچەکەی ئێمە والله من قسەم یەسە کە هەروە وتم لەبانی موسیقیە لە کیۆلوری لەگەڵ موسیقیە کوردی ارتباطمان هەیە پەیوەندیەکی باش پەیوەندیکمان هەیە مثلەن تۆ بنور ئەو گۆرانیە ئێمە گۆرانی لەکیمانە گۆرانیە لاوەلەوە هەم لە موسیقیە لوڕستان هەیە هەم لە موسیقیە کوردستان چ ڕۆژهەڵات چ باشوور ئەوانە نیشانە ئەوانە زۆربەرزی و پەیوەندیمان بوو لەگەڵ موسیقامان لە یەک جاریم لە یەک جێ من ڕێشە و ڕێشەیاوی بکەن و بخەوڵە مەروف ارتباطمان هەیە لەگەڵ یەک من مردمی لوڕستان چلۆر علاقیان هەیە بۆ موسیقی کوردی لە ئەو جووری کە ئێوە علاقەتان هەیە باشداریەکەن بۆ موسیقیە لە کیۆلۆری بەڵێ گۆرانێکی دیکەشمان پێشکەش بکەن گۆرانی خاش لە خزمەتان شۆری خێرە
چی خواست کم سرگرین عرصه چی خواست سمسار مبرا که ویر بو خواست علیه بالا بر شای بالا بر زان هر تو هوینه هول هلالو لرزان هر تو هوینه هول هلالو لرزان خدای مزامانی علی خینی چند کمسا لرزم لرزامانه ابرا لرزامانه این شعرم و سیاری بالا برزامانه این شعرم و سیاری بالا برزامانه دەستان خۆش دەستان خۆش بێ دەنگە هەر خۆش بێ بابا علی وڵات جا ئەمڕۆ ئێمە هەر حەزەکەین جۆمان لە گۆرانی خۆش بێت لەبەرەوەی گۆرانەکان زۆر تایبەت و خۆشە نازانم چەند ئاگادار بی لە عێراق بە گشتی سەرژمێری ئەکرێ ئەوەزانی جایسا ئەمڕۆ چانسێکی باشە بۆ ئێوەش کە هەموو خێزانەکان لە ماڵەوە دانیشتون بە دیار تەلەڤیزۆنەوە ئێمە دەستخۆشیتان لێکن میوزیکێکی زۆر زۆر بەچێش گۆرانێکی زۆر زۆر خۆش دەستان خۆش بێت دەستان خۆش کەم سەرمام خواردو ئەو فرێ ئێساسەوە کەم سدام فرێ باش نا ماشەڵڵا زۆر باشە وە بات قبول وەکەن ئابالی سلێمانی خۆشە سلێمانی خۆت و تیمەکە سلێمانیتان پێ خۆشە وڵڵا زۆر خۆشە سلەیمانی لێ هەزەکەم کە ئیوە و لەگەڵ هەو جاری گەڵ وتم کە ئێمە مردی بەختیاری و یەک و لڕ و کورد و ئەوەنە گشت برایم گشت یەکێکیم زۆر زۆر خۆشحاڵم کە لێ خزمەتانم زۆر دڵخۆشین یعنی کە باسی کاک حەسەنت کرد باسی ئەو ژەنیارە بەڕێزت کرد کە لە ڕوستان ژەنیارێکی بەناوبانگن ئەمیش کە لە نەوەیەک کە بووە توانێتی لەگە هونەرمەندی کورد حەسەن زیرەکە بتوانێت باپیری مامۆستای گەورەی زندیاد هەمەتەلی ساڵەمە باوگی زندیاد مامۆستای گەورە حوسەینە ساڵەمە ئەو باپیری وتم کە ژەنیارێ کە حەسەن زیرەک بی و باوگیشی ژەنیارێ مامۆستای گەورەی خۆمان ڕێزا سەقایی زۆر باشە بابا علی زۆر جار باسیەوەکە هونەرمەندی گەورەی کوردیش لە ڕۆژهەڵات ماملێ محەممەدی ماملێ ئەویش هەندێک لە ژانیارەکانی لوڕستانی لە ڕووسان و هاتبوون لەگەڵیا بوون هیچ لە بەرهەمەکانی ئەو هیچ شارەزاییت هەیە تۆ لە گۆرانەکانی مامۆستا ماملێ مامۆستا ماملێ گۆرانی بشم هیچ شارەزاییت لە گۆرانەکانی هەیە هیچ گۆرانەکانی حەزم کردووە ئەو مامەد مامەلی من هەر چۆن خۆم گۆرانی بێژم هەلە سەیالی ئەسخەری کوردستانی بگیر تا علی مەردان و تا مامەد ماملی و تا مەزهەری خاڵقی و ئەزیز شارۆخ و کاناسەری ڕەزازی و حشمەتی لوڕنەژاد و
جناب ئەو ناوی لێویری بنیات خەڵکی سنێنەوە کرماشانە و ئەوەنە گۆرۆنی بێژانی گەوران ئەرامان هیچ لە بەرهەمەکانی ئەو لەیاتە پێشکەشمانی کەیت یە هونەرمەندانی کەوتت لە گۆرانیەکانێ گۆرانیەکانیان والله من شاید باش ناتوانم بخوانم ولی باش سەر شەو باشە بەرهەمیش کەتان ئامادەیە پێشکەشمانکەن بەبانی شەو فەرم شووریوی توام کە ئەو گۆرانیە بێشەم لە من لە سزای بچیکە من ئەو گۆرانیە قبول بکەنە فەرموو لتنها شوق جنان لتنهاوي شوق جنان هنقاومك ورانا يا دسي لبدبختي لبي شارقي امان 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 هنايا بردو ميخانا دمك ساخي دمت بنايم دخيلي شاوكان دمك ساخي دمت بنايم دخيلي شاوكان دبم مجاومك دستمن بقريه فداي بير مغاون دبم دمك ساقي دمت بنايم دخيلي شاوكان دبم بجاومك دست من بقريه فداي بيري مغاون دبم لدولا لدولا الصهيرة بقوة جذبنا زنام بقوة جذبنا زنام نقول يعني سر القردان امان امان بغربة شمامان تا کینا کیم یا هر فرو
دەستان خۆش بێ ئەیخوا دەستان خۆش بێ دەستان خۆش بێ ڕاستی بتوانان دەستان خۆش بێ دەستان دەنگی خۆش تۆش بێ. خۆش بێ باعالی ڕاستی زۆر بەچێش بوو دەستان خۆش بێت دەستان خۆش من ئێوە تواسن ئەو کوردیە گورانیە بشم لە من سلام زۆر باش نییە نە زۆر ڕاستی زۆر جوان خوێندە دەست خۆش بێ دەست خۆش هاتوون بۆ سلەیمانی هیچ بەرنامەتان هەیە کۆنسرت بکەن یاخو لە چیا بەشدار بن پێمان خۆشە بۆمان باس بکەیت والله لەگەڵ کاکە لوقمان سەلیم مامۆستا بەڵێ لوقمان سەلیم قسەم کرد و وتم لێرە ئەگەر بوت ئێمە نەوازەندە ژانیار بیشتر تیاریم لەگەڵ خۆمانە و وت لەبانێ و فکرکەم و وتم لێرەوە کۆنسرتی بنەری و ئەم من گۆرانی بێژە لە کی و لوڕی ئەویشە خۆی گۆرانی بێژە زۆر باش کوردسات بۆ کوردی و ئەمانە لەبانێ و فکرکەم قرارە ئەگەر جوور بوو ئینشاالله بەیمە خزمەتان لەگەڵ گروپی گەوراتر زۆر زۆر باش باش. تاکەی لە سلێمانی ئەمێننەوە تا چ کاتێ لە سلێمانی ئەمێننەوە تا ئەو چەند ڕۆژی کە چەند لە ڕۆژ لە سلێمانی سلێمانی ئەمێننەوە من قسە ئەو خەشک منە فریان نازانم منە لەنا 4 ڕۆژە لە سلەیمانی 5 ڕۆژە نەی بەخێر بێن بەخێر بێن لەگەڵمان نابەردەوام ببنەوە توانن چەند بەرهەمی کەمان پێشکەش بکەن بەڵام خۆشەویستان لە ئێستایا پێویستمان بۆ یەکە پشوێک وەربگرین بەڵام لەگەڵمانە بمێنەوە چەندین بەرهەمی جوانی ئەم گروپە جوانەمان لەلایە پێشکەش بە ئێوەی خۆشەویستی بکەین با ئێستا بچینە لای پشوێک روز که موانی دیاره روز که موانی دیاره ویرامی بوری دار جوانی دست ویرامی بوری دار جوانی برف بار سیمین سر
حرف بارسه من سر بیوه نشونی
دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دەستەکانتان خۆش بەڕاستی زۆر جوان بوو دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دەستان خۆش بێ باوە علی من پێم خۆشە پرسیاریەوە بکەم ئێوە لە لوڕستان گروپێکی تایبەت بە خۆتان هەیە کە بتوانن چەند میوزیسیانێکی تری زیاترتان هەبێ بێکەوە ئەمە لەورە گروپی موسیقی من گروپی گەورەیە بەڵێ کارەکانتان چۆنە ینی کۆنسێرتەکەن لەوێ بتوانن کۆنسرتە هەیە هۆنەرمەندان گۆرانی بیژانە گەورە لە هەر یە بچیک لە گەورە فعالیەتیان هەیە چ لە لوڕستان چ لە تێران چ لە ئیلان بوو کرماشا و سنێەوە گشتیان هە هەلگردن و کۆنسرت ئەنێرن لەورەوە زۆر باشە کاک حەسەن لەکێوە ئامێری کەمانچە ئەژەنێت لە چەند ساڵە ئامریکا بەڵێ چەند ساڵە لە بچی ئەلێ خۆی گوش 25 ساڵی هەیە لە 11 ساڵیەوە ئەوەنە لەنەو خانەوادیان لەناو زندگیان هەسازی کامانچە لە باپیری بیە زۆر باشە ماشەڵای لێبێ زۆر 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 جوانێ ژەنێ دەستەکانت خۆش بێ بابێن لای کاک ئەمیر کەیە و لەو تۆ لەکەیەوە دەست کردووە بە میوزیک و لەگەڵ گروپێکای ئەگەر باشتر لە من تێنەگەشتی با بە علی با بتوانێت پێت بڵێت کاکە ئەمیر چەند ساڵاتۆنە بگرین تقریبان ئالیان 16 ساڵە ژەنیاریەکێ لەگەڵ گروپی موسیقای گەورە گۆرانی بەژانێ گەورەی لوڕستان مامۆستا ئێرەج ڕەحمانپۆر مامۆستا سەیفیدینی ئاشتیانی مامۆستا حشمەد ڕەجەبزادە و ئەوەنە لەگەڵ ئەوەنە کۆنسرتی بیە خۆیش شاگردی ژەنیاری گەورامان مردووە ئەوە مامۆستای گەورە بیە جنابە مامە ڕزای کەریمی خۆدا ڕەحمەتی بکە ئەوە مردووە ژەنیاری گەورەی بێ لە لوڕستانەوە شاگردی ئێوە بێ ئێوە شاگرد ئەوە بێ زۆر باشە باباری فێرگەیەکتان هەیە لێ بۆی مناڵانیش فێر بکەن بۆ شوێنێکتان هەیە بۆ منە کەسێک بێوێت حەز کات فێری میوزیک بێت ئەمان بتوان وەکو میوزیزیان فێری بکەن یعنی لێرە لە لوڕستان لە لوڕستان ئەرە لەورە خۆشم بەرنامەمان هەیە مەبەحسدا و ئەجرایە زەندە لەورە کۆنسرتەوە ناسە بەڵێ بەڵێ کەواتە حالەت من نازانم ینی بۆ نمونە لەوێ گروپی تایبەت هەیە میوزیک باشە ئەم گروپانە شوێنێکانەیە بۆ نە کەسێک حەز کات فێری میوزیک بێت درستە نمونە کارەکانەمانیشی کار بکەن ئەوانیش بتوانن میوزیک بشانە جناب پشتیوانی چۆن ینی من سەرکۆم پشتیوان هاوکار منەرە ئەوە کلیاکەم ئەوە خۆت ئەبینێ لەناو واتسابێ ڕە ئەو نمونە کارەکانەوە بەڵێ خۆشمان بینیمانە دەستان خۆش بێ ئێمە پێمان خۆشە گەر گۆرانی ماوە ئەگەر گۆرانی نەماوە پارچە میوزیکمان پێشکەش بکەن من ئیشم لێرەوە هەلیسەمەوە ئەو دوانە فقط ژەنیاری بکەن هەر تۆ لە شوێنی خۆت بە با ئەوان بەردەوام بە لەگەڵمانە تۆش بەردەوام بە لەگەڵمانەوە بە پارچە میوزیکمان پێشکەش بکەن بەڵێ باش فەرمو دوو پۆژدەی شوفونە دوو بێتیشدە شوفونە کوردی
دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دەستان خۆش بەڕاستی جوان بوو زۆر بەچێژ بوو زۆر بەتان بوو دەستان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر سپاس بابا علی زۆر بەخێر بێن سپاس بۆ تۆ کاک حەسەن و کاک ئەمین زۆر سپاس بۆ ئامادە بووتان دڵخۆش بینم بەیانێ لای ئێمە بوون سپاس بۆی کە ئەو کاتە خۆشەتان بێمە بەخشی و بەرهەمە دەستان خۆش بێ پێشکەش کرد دووبارە زۆر سپاس زۆر بەخێر بێن هیواداری کە هەمیشە سەردان بکەن بۆ سلەیمانی ئەم جارە بتوانن بە گروپی گەورەترەوە بێن بۆ ئێرە و دەستی و دوانش زۆر خۆش بێ و دوو ژەنیارە بتوانایە بەڕاستی ماشەڵڵاتان لێ بێت دەستان خۆش بێ دووبارە سپاس بۆ ئامادە بوونتان من ئەو قەوڵە پێتان دام و هەر وەختی من هەر جارێکتر بام لە سولەیمانی بووم حتمما تیاما خدمەتان لەگەڵتانم و باشتاریەکە مەڕات ئێمەش لە خزمەت زۆر سپاس بۆ ئامادە بوونتان زۆر سپاس زۆر سپاس